خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێت. ئەم تەورەی کۆتامان کە گفتوگۆی لەسەرەکەین کتێبێکە لە ئەزموونەوە بۆ هیوا. ئەم کتێبە من هەڵی جەڕمەوە ئەچمە سەر چەندێڕێکی زۆر جوان کەم خاتونە خۆی نووسێتی لە ماوەی دەقەیەک دەقەونیە کا بۆتانە خوێنمەوە. لەم کتێبەدا دەمەوێت باسی ئەو گەشتە بکەم کە پێیە تێپەڕیوم، دەمەوێت باسی ئەو ڕۆژان تاریکانە بکەم کە تێم پەڕاند، ئەو کەسانی پاڵپشتیان کردم، ئەو وانانەی فێریان بووم. دەمەوێت پەیامی هیوا و ژیان لە شێرپەنجەوە بگەێنم بە هەموو ئەوانەی ئێستا لەم ڕێگەیان. هەر کەسێک کەم نەخۆشیی هەیە یان کەسێکی نزیکی هەیەی با بزێنێ کە تەنها نییە. چەندە ڕێکی جوانی تریشی هەیە. دوجار من بە پرسیارێکم هەمیشە ئەڵێن چۆن بە هیواوە بژین، نەخۆشیەکان ڕوبەڕوومانە بێتەوە، بە تایبەتی نەخۆشیە درێژخایانەکان سەحر. شێرپەنجە یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە هەموو گیانە بڵاو بۆتەوە. ئامارێک هەیە کە ساڵانە چەندین کەس بەم نەخۆشی گیان لە دەسەیە و ئامارێکی شەیە هیوا بەخشە کە چەندین کەسیش چاکە بێتەوە، چەندی کەسیش ورەی هەیە، چەندی کەسیش بەرگریەکی تاواکە، شەڕێکی تاو لەگەڵم نەخۆشیەکە. ئەمڕۆ خاتونێکمانەیە بەرگریەکەی کردووە، شەڕەکەشی کردووە، داهێنانیشی کردووە، کتێبێکی نووسیە بۆ ئەوانەی کەیانەوێ هیوایان بەشیان هەبێ. ئێمە دڵخۆشین کە خات و خۆشی شوان مەجارێکی ترەیەتە ناو ستۆدیۆی پرۆگرامی ڕۆژێکی نۆ لەگەڵمانە هەبێت. کام کتێبەی نووسیوە بۆ ئەو کەسانەی کە ئەم نەخۆشیان هەیە، بۆ ئەو کەسوکارانەی کە کەسێکیان ئەم نەخۆشی هەیە بۆ چۆن بتوانین ئێمەش کۆمەڵگا هۆشیاریمان هەبێ بەرامبەرم نەخۆشیە، هەتا نەخۆش نەکەین و ئازارێکمان نەبێ هەستی پێ ناکەین. خات و خۆشی خۆی لای مام میوانە. زۆر زۆر بەخێر بێ. بەو دیێڕە جوانانەی تۆ دەسم پێ کرد، دەستخۆشیت لێکین بۆم کتێبە. ئەمە ئەزموونێکی ترە لە ژیانی توێە کە ئێستا بەڕێستان دڵخۆشین لە چاکبوونەوەیان. ئەمەش بە ورە و هێز و توانای خۆت و سپاسی خانەوادە و سپاسی پزیشکەکانی نەخۆشخانەی هیواکەین. پێشی بینە پرۆگرامەکەەوە خات و خۆشی شتێکی زۆر گرنگی باس کرد. هەڵێ کەسێکمان کە نەخۆشەکە و لە ڕابردووە بابی بێن بۆ ئێران، بابی بێن بۆ وڵاتی تورکیا. نا، وڵاتەکەی خۆمان، نەخۆشخانەی هیوا، چارەسەرەکانی خۆمان، پێشکەوتنەکانی پزیشکەکانی خۆمان بۆ لە ئەرچیوان کەمکەینەوە یەخوا دەستان خۆش بێت. ئێمە هەمیشە قەرزاریەوەین وەکو هاوڵاتیان، چکە ئەرچێکی زۆر مرۆڤانە جێبەجێەکەن بەرامبەر ئەم خوشک و برایانەی ئێمە. یاخوا تۆش بەخێر باسەکەم چاتانچەکەم خۆی بەخۆیەوەیەتی هیواناوی خۆی بەخۆیەوەیەتی هیوای ناوی هیواش لە کتێبەکەی ئەلحەمدولیلا لە ئەزمونەوە بۆ هیوا لەوە ناومناوە کە من ئەزمموی هەموو ئازارەکانی شێرپەنجەم کرد اینجا گۆڕیم بۆ هیوا. هیوادارم هەمووانی کە ئەزمونیەکان لەگەڵ منابی گۆڕن بۆ هیوا ئینشاءالله. دەستەکان کاتە هەر سەرەتا ئەمەمان پێ بڵێ زۆرمان هەڵامەتێکی بەسیت کە تووشمان نابێ ورەمان لەگەڵی دەست پێەکە دا ئەبەزێ ئیتر ئەها کەسێکەمان بینە لاز وایە شتێکی زۆر گەور ڕووی داوە بۆ ئێمە لە کاتێکە بوون هەڵامەتێکی بچووکە. تۆ پێمان بڵێ چۆن ئەم شەڕەت کرد بە قەولی سەرکۆ شەڕەکەت کرد شکری خوا سەربەرزیش دەرچێت. ئەم شەڕۆ چۆن کرد؟ ئەلحەمدولیلا سپاسانەکەم. بەڕاستی شێرپەنجە نەخۆشیێکی قورسە، کوردوتەنی جەستا لەرزێنێ، بەڵام مرۆڤ ئەگەر باوەڕی وابێ کە توانێت بە هیوا و خۆڕاگریەوە تێی پەڕێنێ ناتوانێت ڕوحمان بلەرزێنێ. من هەر خۆم کەسایەتێکی ئەرێنیم هەیە، ئەرێنی بوون شتێک نییە ئینسان بتوانێت لە ڕۆژێکا یەکسەر بەدەستی بێنێ. کۆمەڵە شت هەیە کە مرۆڤەکان نەتوانن پەیڕەوی بکەن. بۆ نمونەوانی کە من وەکو گەنجێک پەیڕەویەکەم هەمیشە ئامانجم هەیە لە ژیانمە. دایمەوە کەسانی کە ئامانجیان هەیە بۆ ئامانجێک هەوڵەیان شتەکانی چواردەوریان لە ئاسانە بێ، کێشە و مەشاکیلەکانیان لە ئاسانە بێ. لەبەرەوە مرۆڤەکانە بێ ئامانجیان هەبێ ئەبێ هەمیشە سپاسگوزار بن. ئەو مرۆڤانی کە سپاسگوزارن بەرامبەر هەموو هەبوونیەکانی ژیانیان چاویان لەسەر نەبوونیەکان نییە. دایم باوباپیرانمانەڵێن خۆ بەراورد مەکە بە کەسێک کە لە سەرویتەوەیە، هەمیشە بەراورد بە کەسێک بکە لە خواریتەوە، ئەوەی تر باشیەکانی خۆتە بینی. ئەو مرۆڤانی کە سپاسگوزارن باشیەکانی خۆیانە بینن ئەتوانن ئەرێنی بیرکەنەوانێ، ئەتوانن وا بکەن کە هەر شتێک کە لە ژیانیانە ڕۆیە. ئێمە قەومێکی مسڵمانین باوەڕمان وایە کە هەر شتێک ڕۆیە خۆی گەورە بە باشی زانیوە بۆ ئێمە حتمەن واشە. لەبەرەوەی هەموو کۆتایی یەک باشە بێ، ئەگەر باش نەبوو ئەو کۆتایی نییە. من باوەڕم وا بوو
شێرپەنجە لەبەری قورسەوە باش نییە ئەمە کۆتایی من نییە چاوەڕێی کۆتاییە باشەکەمە کرد ئەلحەمدولیلا هێشتاش کۆتایی نییە لەبەروی من چاوەڕێم کۆمەڵە شتی تر بکەم چاوەڕێم ئەگەر خوایار بێ و هاوکارم بن وا بکەم هەموو نەخۆشانی شێرپەنجە و فکرە لە مێشکیانە دەربێت کە بەجددی شێرپەنجە یەکسانیە بە مردن کە بەجددی ئێمەی مرۆڤ ئەتوانین بەسەر هەر شتێکا زاڵ بین نەکە هەر شێرپەنجە هەر کۆسپ و کەند و لەندێک کە لە ژیانایەتە ڕوومان ئەتوانین بەسەریا زاڵ بین ئەگەر هیوامان نەبڕێت و هیوامان بە داهاتوێکی جوانە بێت ئینشاءالله. خات و خۆشی سپاس بۆ ئەم کتێبە بە دیاری بۆ ئێمەوێنەوە سپاس بۆ گوڵە جوانەی کە بە دیاری بۆ ئێمەوێنەوە ئەمانە هەمووی هیوان ڕەنگەکانیشیان ڕێگەکانیش هیوان ڕەنگەکانیش فەرقی ئێستا ئەم کتێبە چەند بابەتی زۆر گرنگی تایە باسی کاتەکە باسی خۆشەویستیەکە باسی وراکات باسی بەهێزبوونەکات ئەمانە خۆت هەموو ئەزمونونەکانت تێپەڕیوە و ئەشتێت ئەگەر کەسێک پێویستی بۆ بێت جارێکی تر خوێندنەوەی ئەم کتێبە ببێتە بەشێک لە ورە بووی. هەر لە سەرتاوە کە نەخۆش کەوتم یانی مرۆڤ تا خۆی نەچێتە نەخۆشخانەی هیوا نازانێت کە لەوێت چیە بگزارێت لەبەرەوە لە سەرتاوە کە نەخۆش کەوتم بڕیارممە گەر ئینشاءالله بتوانم کۆنتترۆلی نەخۆشەکەی خۆم بێ و باش بموانێ ببمە هاوکارێک بۆ هەموو نەخۆشەکان. ڕاستەڕان کارەکەی منەوە گەورە نەبێ بەڵام ئەگەر لە هەموو دنیا تەنها نەخۆشێک لەسەر وتەکانی من لەسەر نووسینی کتێبەکەی من لە شێرپەنجە باش ببێ بەڕاستیەوە گەورەیە بۆ من لەبەرەوە کتێبەکەی من لە 4 بەش پێکاتەوە بە باشم زانی کەوا بێت ڕەنگە باشتریشە بووە بەڵامی تر من لەبەری یەکەم ئەزمونمە توانیم هەر ئەوە بکەم بەشی یەکەم ئەزمموی چیرۆکەکەی خۆمە لە سەرەتای توژبوونمەوە بە شێرپەنجە هەتاوەکو ئێستاش کە هێشتا چارسەری بایۆلۆجی وەرەگرم بەشی دووەم لە ڕوانگەی وتەکانی دکتۆر نۆرمان ڤێنسێت بێڵەوە کە گەورە نووسەری کتێبی هێزی بیرکردنەوەی ئەرێنیە باز لە ئەرێنی بوونەکەم کە چ کاریگەریەکی هەیە لەسەر ژیانی مرۆڤ بەشی سێم بەسپاسەوە بۆ دکتۆریات بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا کە هاوکاری منی کرد کە ئەتوانم چاوپێکەوتن لەگەڵ هەموو پزیشکەکانی ئەوەیە بکەم و بیرۆڕای ئەوان وەرگرم ئایا بەجددی بە پێی بیرۆڕای هەموو پزیشکەکانیش ئەرێنی بوون کاریگەری هەیە لەسەر چارەسەری توژبانی شێرپەنجە بەڵێ هەمویان لە کتێبەکەش هیوادارم خوێنەری بن هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە بەڵێ بەجددی ئەرێنی بوون لەسەر ڕەوتی ژیان کاریگەریە چجابگا بۆی کە لەسەر شێرپەنجە بە تایبەتی بەشی چوارەمیش گەڕاوم هەر دووبارە سپاس بۆ نەخۆشخانەی هیوا کە ڕێیان چاوپێکەوتن لەگەڵ ئەو نەخۆشانە بکەم کە ئێستا الحەمدولیلا ژیانی ئاساییەکەن و تیان پەڕاندووە چیرۆکی کۆمەڵە کەسانێکە کە قورسترین جۆرەکانی شێرپەنجەیان تێپەڕاندوو و ئێستا الحەمدولیلا ژیانی ئاساییەکەن تەنها بەهۆی ئەوەی کە کەسایەتێکی ئەرێنیان هەبوو باوەڕیان بە داهاتوویەکی باشە بووە ئەو هەموو بەشەکانی خۆش جا ئێستا پێمان بڵێ بێگومان پرۆسێکی زۆر سەختە تێپەڕاندووە لەوانەیە هەندێک جاری تر مرۆڤە هەر گرفتێکیش کە لە ژیانی هەر یەکەمان ڕۆ ئەدات زۆر جارەهایتە دەستمان سار دەبێتەوە بەڵام کەسێک کە بەلامانەوە قسەمان بۆ ئەکات زۆر جار هاانێکمان تێبەراتەوە هەمیسان بەردەوامە بینەوە ئەم قسەی پاڵپشتی کاری دەوروبەرە تۆ چۆن باسی ئەگرنگی ئەماکەی بەجددی مرۆڤ کە شێرپەنجاگرێ هەستێکی زۆر سیر لە ناخیان ڕواە لەبەرەوەی وەکووتم ئەو شتە دروست کراوە لەناو ئێمەیە لەناو هەموو مرۆڤایەتشا پێم وایە لەبەری ناوێکی سەختیەیە موان وازان یەکسانە بە مردن لەبەرەوە منیش بێبەش نەبووم لەوانە بێهیوا بووم هەنێک ڕۆژ گریاوم بێتاقەت بووم تەنانەت وام لە یاتووتومە ئیتر ناڕۆم بۆ چارەسەر وازێنم دواتر قسەی کەسێک یەکێ لە قسەکانی باوکم دایکم پێکەنینی مناڵەکانم پاڵپشتێکی هاوسەرەکەم وایان لێ کردوم کە دووبارە دەست پێ بکەمەوانێ و بڵم نە لێرەیان نابێ بۆسم ئەبێ ئینشاءالله کۆتایی پێبێنم لەبەرەوە بەجددی چواردەور و خێزان کاریگەریەکی گرنگیان هەیە لەسەر توشمانی شێرپەنجە چکە شێرپەنجە تاکە نەخۆشیە کە بە تەنیا تێناپەڕێنرێ هەموو جارێ لە هەموو شوێنێک شێڵم سرودێکە بە کۆمەڵە وترێتەوە نە بە تەنیا دەستەکان خۆش بێ زۆر جار ئەڵێن ئێمە بۆ ورە کە باسی وراکەین و باسی بارودۆخی دەرونیەکەی ڕاستە نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەیەکە کاتوانێت دەرمانمان باتێ توانێت پزیشکەکان چارەسەرمان بۆ بکەن ئەمە لەوانەیە لە پزیشکەکان خۆیان وتیانە لە 4 بەشە بڵێ نیو بەشێتی بگرە وەڵام چارەکە بەشێکیشێت 3 بەشێکەوێتە سەر خۆت 3 بەشێکەوێتە سەر کەس و کارەکە کە لەم کتێبەیە زۆر جەختە لێکرێتەوە تا چەند گرنگە
ئەو کەسێک کە ئەم نەخۆشیە هەیە باوەڕی بەخۆی هەبێت کە باوەڕی بەخۆی هەبوو ئەتوانێت بەرگری بکات کێک بەرگری کرد ئەتوانێت چاوەڕێ بکات تا من لە بەشێکی کتێبەکەم باسیەوەکەم کە یەکەم ڕۆژ کە داغڵی نەخۆشخانەی هیوا بووم وتەیەکم گوێ لێ بوو کەیانوت چارەسەرەکان و وەرگرتنی کیمیایی 150 چارەسەرە 150کەوێتەوە سەر ناخ و دەرونی مرۆڤەکە ئەو کات نەمەزانی کە چکا من ڕۆژێکی زۆر پرزمە بوو یەکەم ڕۆژ نەمەزانی کەمانای ئەو وتێ بە تەواوەتی چییە لەم دوایانەیە کە دانیشتم خەریکی نووسینە بووم اینجا بیرم کەوتەوە لەبەرەوە کردمە سەرێکێک لە لاپەڕەکانی کتێبەکەم کە بەجددی بڵێ چارەسەرەکان لەوێ 150 چارەسەرن ئەینا دەرونیان 150 زیاتریشە لەبەرەوە مرۆڤ ئەگەر باوەڕی بەخۆی هەبێ وا بکات کە ئەرێنیانە بیرکاتەوانێ بەڵێ بەجددی هاوکاریەکی زۆر زۆرەکات چووکە هەر بە ڕێگەزانستیەکەش لە چەندین توێژینەوە سەلمانویانە کە ئەو کەسانی کە ئەرێنی بیرەکەنەوە هەمیشە دڵخۆشترن کاریگەری عیلاجەکان لە سەریان زیاترە من کە گەشتینە سەرەوەی لە دوای هەموو چارەسەرە کیمیایەکان پشکنین بکەینەوانێ دکتۆرەکەم وا ناوزەندی کرد کە شتێک وەکو معجیزە ئاسا ڕوویاوە لەبەرەوەی سەیسا فەوتانی خانە شێرپەنجەیەکان بە تەنیا چارەسەری کیمیایەکان شتێکی قورسە بۆ ئەوەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە من تەنان ئەوەشم خسۆ سەر لاپەڕەکانی کتێبەکە بیرەوەریەک لە زاری پزیشکەکەمەوە کە چۆن باسی کردووە بەڵێ بەجددی ئەویش باوەڕی وایە کە تەنها لایەنە دەرونی و ئەرێنی بوونەکەی منە کەوای کردووە هەموو خانە شێرپەنجەکان لە لەشی منا بمرنینا بە تەنیا چارەسەری کیمیایی ئەم شتە ناکات کاتە لە هەموو تاریکێکە هەر ڕووناکیەکەر هەیە جا لە بەشێکی کتێبەکەت لەگەڵ شێرپەنجە قسەت کردووە هەر لە بەرنامەکەی خۆمانە ئێمە میوانێکمان بوو باسی ئەوەیە کە شۆخیخانەی و ڕۆژی وا بوو بە سەعات دانیشتم قسەم لەگەڵ کردووە واتە بە دوژمنێک نەمبینیوە شەجەریان گۆرانیبێژی بەناوبانگی ئێرانی وەکو هاوڕێیە بانگی ئەکرد چون ئەویش توش ببوو واتە ئەوەی کە تۆ ئەمە قبولکەی هەر وەکو خۆت لێراکە دواند و تۆ قسەت بۆ کردووە قسەی بۆ بکەی لەگەڵی بڕۆی ئەمە چۆن هاوکارە بێ ڕاندنی ئاسان ئەم نووسینە بە باسێکی بکەم ئەمە ئەو کاتە هیچ فکرەیەکی نەنووسینی کتێب بوو نە هیچ شتێک خۆم تەنیا دەفتەرێکی یادگاری مێ لە ماڵ و شتەکانە نووسم ئەمە 29 پێنجی پارە من ئەو ئێوارەیە زەرعەکەم هاتۆ تۆ زانیمە شێرپەنجەمە ئەم نووسینەم بۆ خۆم نووسیە دوای پێم خۆش بوو لێرەش داینم کاڵێت سڵاو شێرپەنجەی ئەزیز بەخێر بیت دڵنیام تۆژە بیتەیەکێکی تر لە ئەزمونەکانی ژیانم و باوەڕم وایە تۆژە خەمە خەرمانی یادگارەکانمەوە و هیوادارم میوانێکی ڕۆحسووک بیت لەبەرەوە بەپێی نووسینەکە ئێستا کە بیر مەکەوێتەوانێ ڕێگوا قەرارم ماوە کە ئەو میوانێکە بێ لە لای من ناوەی تا هەتایی بمێنێتەوە خزمەتی ناکەین بەس میوانێ بۆی زوو بەجێمان بێڵێ لەوامان زۆر نەمێنێتەوە هیوادارین کام گفتوگۆیاکەین ئەوانەی کە ئێستا لە نەخۆشخانەی هیوان یان ئەوانەی کە سوکارن کە گوێیان لێمەیە هیوادارین ئەو میوانەی کە خات و خۆشی باسێکە زۆر زوو ئیزنی پێین لە ماڵەکانمانە ئەویش بە چیەک ئیز نەدرێ ئەبێ و بەهێز بین بورەمان هەبێت تاوەکو بتوانین وەکو ئەم خاتونە بەڕێزە ڕوبەڕووی بینەوە و وەدەهێنانیش بکەین من حەزم کرد باسی یەکێکتر لەو خاڵانە بکەین کە زۆر گرنگە بۆ نمونە تۆ خاتونێکیت لەوانەیە کەسێک مناڵی تووشیم نەخۆشیە بوو بێ خێزانێکی چیرۆ دەکردووە دایک و باوکێک هەموو ژیانیان لەگەڵ ئەوادانە ڕۆ بکە ینی دایک و باوکەکە مناڵەکانە لەوانەیە دایک و باوکە نەخۆشتر بن لەو مناڵ پەیامی تۆ چییە بۆ دایک و باوکە من ساکەون خۆت ماشەڵڵا خۆت کەسێکی کامەڵی خۆشت مناڵت هەیە خۆت بیرت کردێتەوە بەس ئەو دایک و باوکەی سا لە شڵەژانی خۆیانە لەوانەیە نەنانیانمە باشتر کە خۆم بووم نەکاوی مناڵێکم بچکا بەجددی ئازاری بینینی و مناڵانە لەوێ زۆر زۆر تۆ دایکیت خۆت هەستی پێ هەر لە نەخۆشخانەی هیواژ ئەیان بینم چکا من زۆربەی جار کە بۆ چارەسەر چمەڕۆمە سەرەوە بۆ لای مناڵەکانە گە تەنیا بە وتەیەکیش بێ هاوکاری دایک و باوکیانەکەم بکە ئینشاءڵڵا ئەمەش وەکو هەر ناڕەحەتێکی تر تێپەڕێ لە ژیانە بەڵێ بەجددی زۆر ناخۆشە پەیامم هەیە بۆ هەموو دایکان و باوکان ینی بەجددی ئێمە قەومێکی مسڵمانی و باوەڕمان وایە کە خوای گەورە هەر شتێک هەتا کوێهی ئێمە بێ ئێمەیە هەتا کوێ بێوێت ینی هیچ شتێک لە دەسەڵاتی خوای گەورەیانە بەڵام باوەڕم وایە ئەو دایک و باوکانە ئەبێ بۆی کە مناڵەکانیشیان بازە مناڵێکی گەشتونە تەمەنی 12 و 13 ساڵی سەمێر مناڵن
یعنی فامیان کردوەوە ئەزانن کە لەبەرەوە ئەمەوێ بوو دایک و باوکانە بڵم کە تکای ئاگاداریان بن وا مەکەن کە لایانی دەرونی ئێوە کاریگەری بکاتە سەر ئەوانیش هەمیشە بە هیواوە بڕوانن ئینشاءالله هەموو شتێک کۆتایی هەیە پشتیوان بەخوا شێرپەنجە کۆتایی ڕێگاکە نییە هیوایان بەداهاتووە بە ئینشاءالله هەموو شتێک کۆتایی هەیە ئیشەڵڵا باستکردوتت ئەچی بۆ لایەن سەردانیان نەکەی قسەیان بۆ کەی دڵنەوەیان نەکەیتەوە هەر تۆ پێیجەکەشت کە باسێکت ئاماژەیەکی کورتە بۆ کرد هەر لە پێیجەکەشتەوە ئەم ڕێگەیت گرتووەتە بە ئەکاونتێکم داناوە لە ئینستاگرام دوای پیشانیشتانێم ئەکاونتێکم داناوە لە ئینستاگرام هەر بە ناوی خۆمەوەی خۆشی شوان لە هەر شوێنێکی دنیا بتایبەت لە سێمانی هەر نەخۆشێکی شێرپەنجە پێویستی بە من بێ من لە خزمەتیام تا ئێستا کەس پەیوەندی پێوە کردو ڕێگەی ئەکاونتەکەتەوە بەڵێ هەردوێنێ لە نەخۆشخانەی وا بەبوونی کتێبەکە و ئیڤنتێکیان بۆ من کرد یەکێ لەو لە خۆشانەی کە دەمێکە ئێمە لەڕی پەیجەکە و قساکەین ئێستا الحەمدولیلا کیمیایی تەواو کردو نەشتەرگەریش کراوە خەریکە تێپەڕاندنە لەوێ ئامادە بوو ئاماژەی بەوەیە کەوتی من یەکەم نەخۆشی خۆشی خانم کە بە گەورەی خوا و جوهدی خۆشیخان نەخۆشیەکەم تێپەڕاندووە ئەلحەمدولیلا لەوێ وجودی هەبوو ڕێناز لێرە چاوەکانی ماچەکەم بەڵێ ڕۆژانە نامم بۆنێرن هەتاوی کاکسەرکۆ باسی کرد دایکێک لەم ماوەی پێشوا قسەم لەگەڵا کرد مناڵەکەی وایە بەڵام لایانی دەرونی دایکەکە زۆر خراپ بووە لە بەروی زۆر بیری لە یەکاتەوانێ مناڵەکەی جۆرێک لە جۆرەکانی شێرپەنجەی خوێنێتی الحەمدولیلا ئێستا بەرەو باشیە بەس ئیتر لە بەروی دایک و باوکن دڵی دایک وایە زۆر خراپ بوو ماوەیە کە گفتوگۆکەین ڕۆژانە ئەوەی بە پێی مەجال الحەمدولیلا ئێستا دایکەکەش بەرەو باشیە نەخۆشەکەشمان بەرەو باشیە ئینشاءالله ئەویش تێپەڕێنێت و باشە بێتەوە چاوی ماچەکەم لێرەوە وشەی ئەرێنی لەم کاتانەیە گرینگە ڕۆژێکیان بەیانی ئەها بێکۆ باسمان کەوتم کەسێک خەوی پێوە بینیم وتی ئاگاو لە خۆت بێ ئەو وشانە تۆزە بە حەزەرەوە بەکاربهێنین چون زۆر جار کەسێک چاوی لە دەمی تۆیە چی پێ ئەڵێ ڕێک وایە من ئامۆژگاریم بۆ هەموو کەسانی کە سەردانی نەخۆشانی شێرپەنجەشەکەن تکایە ئەگەر ناتوانانی شتێکی ئەرێنی بڵێ یعنی قورسایەک مەخەرە سەربارەکەی خۆم لەو کاتەیە کە نەخۆش بووم نانا خۆیڵن مەچۆ قەرەباڵغی و سەردانمەکە بەخوا و قەرەباڵغی زۆر خۆش ئەگەر وشێکی ئەرێنیت پێناڵێ خۆم لەو کاتەیە میوانم هاتووە باوەڕەکەی دانیشتۆ و توێتی وەڵا فڵان ناسیاومان شێرپەنجەی بووە پار ئەمری خۆی کردو چ پێویستەکات ئەوە بۆ من باسەکەی یعنی تۆ گەر ناتوانی هاوکاریکی ئەم نەخۆشەکەی خۆوە هەر لە دینیشە الکەلیمەت الطەیب و حەسەنە نازان بەڕاستی وتمیانە بەڵام یعنی قسەیەکی خۆش چاکەیەکە تۆ ئینسانێکە چ پێویستەکە بە من بڵێ کابراو نەخۆشی توێ بۆ مردووە بە هۆکارێکی تر ڕەنگە خۆی گەورە تەمەنی کۆتایی پێناوە یان هەر شتێک یعنی ئەگەر ناتوانن شتێکی ئەرێنی بڵێن قورسایەک مەخەنە سەربارەکەی چکار بۆ ئەرێنیە بیرکەیتەوە بۆ ئەگەر چوی سەردانت کرد ئەگەر چاکاکەی گفتی باش دەبێت قسەی باش دەبێت و ئەم چاکانشی خات و خۆشیت هەبێت بەدەلەوەی کاری پزیشکەکان زۆر قورسە بەڵام سەردانیکردن و کتێبێکی لەم شێوەیە و دایکی منداڵێک تۆ بەسەری بکەیتەوە وەڵای هیوادارین تەمەند درێژ بیت خۆی ئەڵێ دەرمانیت دەرد مەبە گوڵنیت دڕک مەبە لە کۆتاییشا لە کۆتایی ئەم پرۆگرامەشمانە ئەم کتێبە نووسراوە هەموو بابەتەکانی نووسیوە نووسێتی ئەستەغفر الله هەمومان پشت بەخوا بەستین هەموو گرفتێ تێپەڕەکەین پشت بە ورە و توانەکانی خۆمان بەستین هەموو گرفتێ تێپەڕەکەین تەمەند درێژ بیت و هیوادارین هەمیشە لەم کارانە و بەردەوام بیت سپاس بۆم ڕۆژکە لای ئێمە میوان بیت سپاس بۆ کتێبەکەت پێشکەشی کورسات کردووە سپاسی گوڵەکەت پێشکەشی کورسات کردووە ئێستا من شوشەیەکم ئامادە کردووە لە ژوورەکەمان بووی پرسیار نەبێ لای بینەرەکانمان ئەم گوڵاخینە ئاوە تا چەند ڕۆژێکی ژەمێنێتەوە وشک نابێت هەرچیش پرسیارکە ئەڵم خات و خۆشی بووی دووبارە سپاس بۆ میوانداریتان لەشتان خۆشحاڵ بە ساقەتان هیوای